یەکێک لەو ئەکتەر و کەسایەتیە هەرە دیارانەی خۆرئاوە بە تایبەتیش نێو ئەمریکا جێف کینیە کە هەم ئەکتەرەوە هەم نووسەریشە و بێگومان توانیوێتی کە بەشێک لە ژیان نامەی خۆی یاخود بڵێن ئەو کاتانەی کە لە بڵێن خوێندن بووە و هەروە خوێندکار بووە چۆن ئەو بابەتانی کە بەسەریا تۆ جارێکتر لە ڕێی یادداشتنامەوە بینووسێتەوە بێگومان جێف کینی یەکێکە لەو کەسایەتیانەی کە توانیوێتی تەواو بابەتانە بکاتە یادداشت یاخود بیکاتە ڕۆمان و جارێکی تر بە شێوازێکی زۆر ئەدەبیانە بینووسێتەوە بەشێک لە نووسەران یاخود بڵێن بەشێک لە دەرهێنەرانیش سوودی لەوەرگرن بۆ ئەوەی کار بیکەنە فیلم یاخود زنجیرەی تەلەڤیزیۆنی دیارە جێف کینیش بە شێوەیەکی زۆر ئەدەبیانە و زۆر جوان و زۆر بابەتیانە کاری لەسەر ژیان نامەکانی خۆی یادداشتنامەکانی خۆی کردووە دیارە یادداشتنامەی قوتابیەک کە لایەن جێف کینیەوە نووسراوە ڕۆمانە و وێنەداراواتە وێنەی لەگەڵایە دیارە یەکێک لەو ئامانجانەی کە ئەم نووسەرە هەیەی ئەوەیە کە چۆن بتوانرێت ژیانی خوێندکاری ئەو جارێکی تر بکرێتە فیلمێک و گەنجان بتوانن سوودی لەوەربرن لە تەواوی ئەو بڵین هەنگاوانەی ژیانی ئەو کە بێگومان بە کۆمەڵێک هەنگاوی زۆر جیاوازە تێپەڕێەوە و توانیوێتی کە بەشێک لە یادداشتنامەکانی خۆی لەبیر بمێنێت و بە شێوەیەکی ئەدەبی جوان بیانووسێتەوە و بتوانێت لە دووتێی کتێبێکە پێشکەشی بکات. یادداشتنامەی قوتابیەک ڕۆمانێکی وێنەدارە و لەلایەن جێف کینیەوە نووسراوە ئەم ڕۆمانە دەفتەری ڕۆژانەی گرێگ هێڤلیە کە ڕۆژانە دەربارەی قوتابخانە و سەرکێشیەکانی لەگەڵ هاوڕێ و هاوپۆلەکانی و خێزانەکەی دەینووسێت بۆ یەکەم جار کاتێک لە ساڵی 2004 لەسەر تۆڕی ئینتەرنێت بڵاوبووەتەوە و ناوبانگێکی زۆری پەیدا کرد لە سەرانسەری جیهانە هەرەوەش بوو وای کرد وای لە نووسەرکرد بۆ یەکەم جار لە ساڵی 2007 بە چاپی بگەێنێت ئەوە بوو هەر ئەو ساڵە تەنها لە ئەمریکا 200,000 دانی لێفرۆشە و ئێستاش بۆ زۆربەی زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕاوە جێف کینی بلیمەتانە بە شێوەیەکی گاڵتەئامێز هەڵساوە بە پێشکەشکردنی لۆژیکی ئاسایی کوڕانی قوتابخانەی ناوەندی کە بەرەو تەمەنی هەرزەکاریەچن و ژیانیان پڕێتی لەسەرکەشی.